ئەوڕۆ بابەتە چینوێمان هەیە، ئەویش بابەتی کوللە و مێرولە. ئەم بابەتەش وەکو بابەتەکانی ئینتر خوێنینەوە و بزانین باسی چی دەکا و چی لێ فێر دەبین. لە ڕۆژێکی هاویندا کوللەیە گۆرانی دەچڕی چونکە تێری خواردبوو. هیچ کێشەیەکی نەبوو. بینی وا مێرولەیەک لەژێر باری گرانی دەنکە گەنمێکدا دەنقێنێت. خەریکە بە تەنیشتیدا تێدەپەڕێت، بۆیە بڕیاریدا گفتوگۆی لەگەڵ بکات. کوللە مێرولەی ئازیز، ئەوە خەریکی چیت؟ وەرە با پێکەوە گۆرانی بڵێین، سەیر کە چەند ڕۆژێکی خۆشە. مێرولە، من خەریکم خۆراک بۆ زستان کۆ دەکەمەوە، ئامۆژگاریت دەکەم تۆش وەک من خۆراک بۆ خۆت کۆ بکەوە. کوللە، بۆچی هەر لە ئێستاوە خەم لە زستان بخۆم؟ هێشتا کاتمان ماوە، خواردنێکی زۆریشم هەیە. مێرولە، باشە بە ئارەزوی خۆت. لە زستاندا کوللە خواردنی نەما، خەریک بوو لە برسان بمرێت. بینی وا مێرولەکان لە نێوان خۆیاندا ئەو دانەوێڵەیە دابەش دەکەن کە لە هاویندا کۆیان کردبووە. بۆیە بە خەمباریەوە گوتی، مێرولە ڕاستی فەرموو، پێویستە ئەمڕۆ خەم لە سبەی بخۆیت و خۆت نەدەیتە دەست ئایندەیەکی نادیار. واتە چمان فێر دەکام چیرۆکە؟ فێرمان دەکات کە قسە لە خەڵکانی تر وەربگرین و پند لە ئامۆژگاریەکانی خەڵک وەربگرین. کەسێک کە کارێکی باش دەکات ئەمەش چاوی لێ بکەین و کاری باش بکەین. هەروەها فێرە چیترمان دەکات؟ فێری پاشەکەوتکردنمان دەکات، کەواتە ئەگەر ئەمە پاشەکەوتمان نەبیتن لە ئایندە و بۆ سبەی بۆ ڕۆژێکی تر ناتوانین بژین، لەوانەیە دەستمان بەتاڵ بمینێتەوە. و لە هەمان کاتدا فێری چمان دەکات؟ دەبیتن ئەمە لە هەموو ڕۆژێک کار ئەنجام دەین، بە تەنبەڵی دانەنیشین. کامیان هەڵدەبژێرن ئەنگۆ؟ یاران، مێرولە هەڵدەبژێری. مێرولە، کەواتە کاری جیهانیان باشتر بوو؟ مێرولە. ئەوە چییە؟ هەستایە سەر پێخێرا سەیری کرد لە دوورەوە جەماعەتێک مێرولە دێن. مێرولەکان بەڕیز ئەڕۆ بە دوای یەکا هەریەکێ و شتێکی پێیە، یەکێ گوڵە ڕۆژێ پێ، یەکێک فستەقی پێ، یەکێک گەڵای پێ، یەکێک گەنمی پێیە. مێرولەی ئازیز، ئەوە خەریکی چیت؟ وەرە با پێکەوە گۆرانی بڵێین، سەیر کە چەند ڕۆژێکی خۆشە. من خەریکم خۆراک بۆ زستان کۆ دەکەمەوە، تۆ ئامۆژگاری دەکەم تۆش وەک من بۆ خۆراک بۆ خۆت کۆ بکەوە. بۆچی هەر لە ئێستاوە خەم لە زستان بخۆم؟ هێشتا کاتمان ماوە، خواردنێکی زۆریشم هەیە. باشە بە ئارەزوی خۆت. مێرولەی ئازیز، ئەوە خەریکی چیت؟ وەرە با پێکەوە گۆرانی بڵێین. من خەریکم خۆراک بۆ زستان کۆ دەکەمەوە، ئامۆژگاری دەکەم تۆش خۆراک بۆ زستان کۆ بکەیت. هێشتا کاتمان ماوە بۆ زستان. باشە بە ئارەزوی خۆتە. ئەوە خەریکی چیت؟ وەرە پێکەوە با گۆرانی بڵێین، سەیر کە چەند ڕۆژێکی خۆشە. من خەریکم خۆراک بۆ زستان کۆ دەکەمەوە، ئامۆژگاری دەکەم تۆش وەک من خۆراک بۆ خۆت کۆ بکەیتەوە. جارێک کاتمان ماوە، لۆ لە ئێستاوە خەم لە زستان بخۆم. باشە ئارەزوی خۆتە. مێرولە ڕاستی فەرموو، دەبێت ئەمڕۆ خەم لە سبەی بخۆین، خۆمان نەدەینێت دەست ئایندەیەکی نادیار.